لەبارەی بەرزبوونەوەی ئاستی بەرەمهێنانی هەنگوین لە هەرێمی کوردستان بە تایبەتی لە ماوەی ئەم ساڵدا کە بەرزبوونەوەیشی بەرچاوی تۆمار کردو میوانێکمان هەبوو لە سلێمانی بۆی قسەی زیاتر لەسەر بەرهەمی هەنگوینی ئەم ساڵ بکەین و تاکو ئێستا بەرهەمی ئەم ساڵی هەنگوین ڕێژێکی باشی تۆمار کردو بەراورد بە ساڵی ڕابردوو. هەنگاوانان بازدەوە دەکەن کە بەهۆی پاڵپشتیەکان و بە تایبەتی کەشوهەوای ئەم ساڵ گونجاو بووە بۆ ئەوەی ئاستی بەرەمهێنانی هەنگوین لە هەرێمی کوردستاندا بەرز بێتەوە بە جۆرەی ئامارانەی کە لە هەرێمی کوردستان تۆمار کراوە بە تایبەتی لە بواری هەنگ و هەنگاوانان لە هەرێمی کوردستان لە 2017 تەنیا 450 تەن هەنگوین هەبووە، بەڵام ساڵ لە دوای ساڵ ئاستی بەرەمهێنانی هەنگوین لە هەرێمی کوردستاندا بەرز بۆتەوە و داواش دەکەن کە بازارێک بۆ هەنگوینی کوردستان دابین بکرێت. لە سلێمانی و میوانەکەمان ئامادەیە عوسمان مەجید شارەزای بواری هەنگ و هەنگاوانی لە ستۆدیۆکانی سلێمانی لەگەڵمانە. کاک عوسمان ئەم کاتت باش. ئامارەکان ئەوانەی کە لە بەردەست من دڵخۆشکەرن کە بەرهەمی هەنگوینی ئەم ساڵی هەنگاوانان ئاستێکی پێوانەی تۆمار کردووە، وەک باز دەکرێت کە کەشوهەوایەکە گونجاو بووە. ینی چی دیکە لە پشت ئەو بەرزکردنەوەی ئاستی بەرهەمی هەنگوین بۆ لە کوردستان؟ هەڵبەتە با ئێمە شتێک پێ بیری خۆمان خینەوە کە پارساڵ ساڵێکی خراپ بوو بەڕاستی، بێجگە لەوەی کە بەرهەمی هەنگوین نەبوو، زەرەرمەندێکی گەورە بوون هەنگاوانان لە کەشوهەوای پارساڵ و ئەمساڵ لەبەر ئەوەی هەنگاوانان کەوتنە خۆیان، ینی پارساڵ بەڕاستی وا بڵێن ترساین لە دووبارە بوونەوەی ساڵەکە و کەشوهەوایەکی گونجاوتر بوو لە پارساڵ. سوپاس بەخۆی گەورە ئەمساڵ هەنگوین ڕێژەیەکی چاکی هەیە، ینی تقریبا توانین بڵێن گەڕاوەتەوە پێش ساڵەکانی نەوەتەکان وەکو هەنگوین و کەشوهەوای هەنگاوانی. بڵێ کاک عوسمان بە جۆرەوە ئامارانەی لە لای منە، ینی لە 6 مانگی ئەم ساڵ 10,000 تۆن بەرهەم هاتووە، 10,000 تۆن هەنگوین. ئایا چۆن بتواندرێت ئەو هەنگوینە بە بازار بکرێت، ینی هەناردەی دەرەوەی کوردستان بکرێت؟ بەڵێ من وەکو ئامار هیچ ئامارێکم لە بەردەستان نییە لە ڕاستیە، لەبەرەوەی ئەگەر سەرژمێری نەکرابێت ناتوانم هیچ ئامارێ بە بەڕێستان بڵێم، بەڵام بەدڵنیاییەوە ڕێژەیەکی باش هەنگوین بووە لەلایەن هەنگاوانان و ئەتوانین بڵێن ساڵێکی باش بوو ئەم ساڵ لە ساڵی هەنگاوانیە. ئەو ڕێژە باشش پێویستی بە بازارکردنی وەکو جنابتا فەرمووتان، بۆیە ئێمە داوا لەلایەنی پەروێندیدارەکەین بۆ مەسەڵەن وەکو وەزارەتی بازرگانی مشورێکی هەنگاوانان بخۆن بۆی بتوانین ئەو هەنگوینە زۆر باشە، نەبەست باش زۆر باشە لە ئاسی دنیا بتوانین بازاڕێکی بۆ دۆزینەوە. بڵێ لەمان کاتیشە داوا لە هەنگاوانان ئەەکەم هەنگاوانان. بەڵێ کاک عوسمان لەبارەی کوالێتی لەمان کاتیشە داوا لە هەنگاوانان ئەەکەم پێوەردەکرێت، ئەنی ئەو کوالێتی کەوا لە بەرهەمی هەنگوینی خۆماڵی هەیە لە چ ئاستێکدایە؟ ئێمە سوپاس بۆ خۆی گەورە لە ساڵانی ڕابردووە مەسەڵەن لە 2007ەوە تاکو ئێستا ئەندامی دوو کۆنگرەی جیهانین، یەکیان ئەپی مۆندیایە و دووەمیشیان کۆنگرەی هەنگاوانانی عەرەبەکە لە ئاستی 24 وڵاتی عەرەبی و ئەفریقیا ئێمە بەشداریان لەگەڵاکەین. هەڵبەتە معلوماتی بەڕێستانەوەی هەنگاوانانیش خۆیان و خەڵکی کوردستانیش ئاگادارن کە ئێمە هەتا ئەم بەروارە چەندین مەدالیای زێڕین و زیومان بەدەست هێناوە لە ئاستی لەو دوو ئاستە جیهانێدا. بۆیە دڵنیاین لە کوالەتی هەنگوینەکەمان کە لە ئاستێکی زۆر بەرزدایە کوالەتی هەنگوینی کوردستان. بەڵێ کاک عوسمان دەبارەی کێشەکانی بەردەم ئەو پرۆسێ بە تایبەتی هەنگ و هەنگاوانان لە هەرێمی کوردستان، چەندین بابەت هەیە کە بۆتە بربەز لە بەردەم هەنگاوانان، بە تایبەتی هاوردەکردنی هەنگ مێژ لە وڵاتانی دیکەوە بۆ هەرێمی کوردستان، یاخود کاتێک کە هەنگوینەکە کۆ دەکرێتەوە هەم دیسان هەنگوین لە دەرەوە هاوردە دەکرێت. ئەمە تا چەند پێویستی بەوە هەیە کە دەرفەت بدرێتە
هەنگ و هەنگاوانانی هەرێمی کوردستان. ئەو دوو کێشەیە ئەو دوو بەربەستی کە جناب و باسی کرد گەورەترین کێشەیە لە بەردەم هەنگاوانانە. ئێستا لەبەرەوەی کە هەنگوینی هاوردە هەیە لە بازاڕەکانی کوردستانە و هەنگوینیش ئێمە لە چەندین بەرنامە باسمان کردووە کە ئەسڵەن نابێ بڵێ هەنگوین و شیاو نییە بۆ خواردنی مرۆیی، بەڵام لەبەرەوەی بە هیچ فلتەرێکە تێپەڕ نابێت دێتە ناو بازاڕەکانی کوردستانەوە کەوتۆتە پێشبڕکێ لەگەڵ ئەو هەنگوینە کەوالەتێ بەرزە جیهانی کە ئێمە شانازی پێوەکەین وەکو هەنگاوانانی کوردستان. ئەمیش پێویستی بە هاوکاریەک هەیە لە وەزارەتە پەیوەندیدارەکان داواکارین کە هاوکارمان بن لەبەرەوە شەکر یا شەکری کوڵاوە یا فرکتۆز یا گلوگۆز ئەمانی کە لە بازاڕەکانی دەروی کوردستانە خەڵک بۆ شیرینەمەنی و پاقلەوە و بۆ کارگەکان بەکاریێنن کەچی لێرە وەک هەنگوین لە بازاڕی کوردستانە ساغەکرێتەوە و لامان کاتیشا هیچ کەسێک نییە لێ بەرپرسێتی خۆی دەڵگرێت لەبەرەوەی بە هیچ فلتەر و کوالیتێکە تێناپەڕێت بۆ ئەوەی کە بزانین هەنگوینە یا هەنگوین نییە و من دڵنیاتانەکەمەوە سوێربەی زۆری شیاو نییە بۆ خواردنی مرۆیش نەبەستەنها هەنگوین نییە هەر شیاو نییە بۆ خواردنی مرۆیی. بەڵێ کاک عوسمان لە چەند ساڵی ڕابردوو ئێوە بەشداریتان یاخود هەنگاوانانی ئێمە بەشداریان لە فێستیڤالە جیهانیەکان کردووەوە هەنگوینی کوردستانی یەکێک بووە لە باشترین هەنگوینەکان. چۆن بتواندرێت بازاڕێک لە دەرەوە بڕەخسێنرێت بۆەوەی بەرهەمی خۆمان هەناردە بکەین و بتوانین داهاتێک بهێن لە هەرێمی کوردستان؟ ئەمە پێویستی بە خەڵکی زیرەک هەیە، هەم بازرگانانی زیرەک و لە هەمان کاتیشا پێویستی بە هاوکاری وەزارەتی بازرگانی و حکوومەتی هەرێم هەیە وەی کار ئاسانیمان بۆ بکات بتوانین هەنگوینەکەمان بە بازار بناسیێنین. هەندێک جار بەشداریکردن لە ئەستێکی ئەوروپی یا جیهانیە بۆ هەنگاوانان قورسە بێت. بۆ نمونە هەنگاوانێک ئەگەر بیوە بەشداری بکات لە فێستیڤاڵێکی جیهانی من بەراوردم کردووە بۆ نمونە لە ئەڵمانیا کە ساڵانە لە 2 وەرزە بۆ خۆراک فێستیڤاڵێکی جیهانی ئەگیرێت. ئەو فێستیڤاڵ ئەگەر هەنگاوانێکی نۆرماڵ یا هەنگاوانێکی ئاعتیادی کە پیشەی هەنگاوانە بێ بەشداری بکات پێویستی بە خەرجی چەند هەزار ئێرۆ هەیە کە بڕۆ بێتەوە. پێویستی بەوێ شەیە کە لەوێ بتوانێت هاوکاری هەبێت ئەو هەنگوینە کە بەردوێتی بە خەڵکی ئەوەی بناسیێنێ. هەڵبەتە ئەمە پێویستی بە خەڵکی فەرمی و ئەکادیمی هەیە و پێویستی بە هاوکارێکی تەواو هەیە بۆ ئەوەی کە هەنگوینی هەنگاوانانی کوردستان بەو ئاستانە بە خەڵک بناسیێن. مشکل لێتان نەشارمەوە ئێمە هەنگوینەکەمان لە ئاسی دنیا گرانە لەبەرەوەی بڵین لە 2097ەوە بڵین تاکوی ئێستا هیچ ساڵێک ئێمە بەرهەممان ئاوا بەو ڕێژەی ئەم ساڵ بەردەست نەبووە و ئەگەر ڕنگوینیش کەم بوو خۆتان ئەزانن خەرجی زیاتر ئەبێت. ئەگەر خەرجی زیاتر بێ ئەبێ هەنگاوانی ئازیز بە گرانتر بیفرۆشێ. لەبەرەوە سوپاس بۆخوا و سوپاس بۆ هەنگاوانانی ئازیز ئێستا توانیانە کواڵەتی هەنگوینی کوردستان بپارێزن. زۆر سپاس عوسمان مەجید شارەزای بواری هەنگاوانی لە کوردستان توانیانە سپاس کە لە سلێمانیەوە لەگەڵمان بوو. من سوپاسی بەڕێستانەکە بۆ کاتێک کە بۆتان تەرخان کردوین. زۆر سپاس.